بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێت بنیادگار فایقم ئەم شەو لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی وێنە گەورەکە ئەڵقا تایبەتەکەی ئەم شەو لە وێنە گەورەکە تایبەتە بە قسەکردن لەسەر گرنگی ئەنجامدانی ڕیفراندۆم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم وەکو وەزانن کە ئەو سنوورەی باشوور کە حاڵەتێکی تایبەتی هەیە و حکوومەتی خۆی هەیە بەڵام ناوچەیەک هەیە چەند کۆمەڵێک شاری زۆر ئەگرێتەوە ژمارەیەک شاری کوردستانی زۆر ئەگرێتەوە کە پێوترێ ناوچەی ناکۆکی لەسەر یاخود ئەو ناوچانەی کە جێ ناکۆکن و لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە ناوچەی کوردستانی دەرەوەی ئیدارەدانی هەرێمی کوردستان ناوە برێن ئەم ناوچانە تا ئەم ساتەش ڕای فەرمی و نافەرمی هەیە سەبارەت بە ڕیفراندۆم لەو ناوچانە هەندێک ڕای نافەرمی هەیە کاڵای حکوومەتی عێراقی تەنانەت ئەگەر ڕیفراندۆمیش لەو ناوچانە بکرێت ئەبێت ڕیفراندۆمێکی تایبەت بێ و حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی بکات ئێمە بەستمانە ببورن لەم بەرنامەیە لەگەڵ چەند بەڕێزێک کە لە خورماتوو لە کەرکووک و خەڵکی ئەکادیمی ئەم شەو لێرە حزوریان هەیە مەبەستمانە بزانین کە ئەبێ ئەم ڕیفراندۆمە لەو ناوچانە چۆن بکرێن و بێ سەرکردایەتی سیاسی کورد چۆن لەو ناوچانە بکاتەوە و چۆن گرنگیەکی زیاتر لەو ناوچانەی پێ بدرێت کە لە باشوور بۆ نمونە ئەوانەی پارێزگاکانی وەکو سلێمانیە وەکو بۆ نمونە هەولێرە هەڵەبجەیە دهۆکە ئیدارەی گەرمیانە مامەڵەیەکی تایبەت تریان لەگەڵا بکات زیاتر ناڵم لە پێشەکیەکە قسە لەسەر ئاستەنگەکانەکەین سەبارەت بە ڕیفراندۆم لەو ناوچانە و بێت سەرکردایەتی سیاسی کورد چی بکات بۆ ئەڵقەی ئەم شەو سێ میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە کاکاوە ئەحمەد کادری پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکەوە تەشریفی هێناوە زۆر بەخێر بێن سەرچاوم هەروەها کاک حەسەن بارام کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتووەوە تەشریفی هێناوە ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم ماندوو نەبن هەروەها دکتۆر ئومێد ڕەفیق وەکو مامۆستای زانکۆ و شارەزای بڵین ئەو پرسانەی کە ڕەبتن بەو ئینانەوە خۆشی بە شێوەک لە شێوەکان خەڵک یعنی لەسەر کەرکووک حسابن تازەیەوە بێگومان بەشداریەکانی لە بەرنامەکە ئیزافەی باشە بێت ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم لە جەنابتەوە دەست پێ بکەم کاکاوە کە باس لە ڕیفراندۆم ئەکرێت با بڵێن لە کەرکووک ئەو تێت ئاستەنگ لە بەردەمی زۆرە یعنی جارێ تەنها ڕۆژەکە دیاری کراوە ئەبینی لەسەر ئاڵا سەرۆکی ئەنجومەنی پارێزگا درێ بە دادگا مامەڵەی تری لەگەڵا ئەکرێت و پێشترە وترا کەرکووک لە زۆر ڕۆوە پشتگوێ خرابوو ئێستا زیاتر لەلایەن حکوومەتی ناوەندیەوە پشتگوێ خراوە و زیاتریش پشتگوێ ئەخرێت لە داهاتووە سەرکردایەتی سیاسی کورد ئەبێت لەم قۆناغەیە چی بکات بۆ ئەوەی ڕیفراندۆم لە کەرکووک و سنووری کەرکووک سەرکەوتوو بێت سەرتا بەناوخوای گەورە و میرەبان سڵاو لە پێشمەرگە سڵاو لەسەر خانوادی سەربەرزی شەهیدانمان بابەتی کەرکووک بابەتێکی لە مێژینەیە مێژوویەکی زۆر لە مێژەوە کە ئێمە گیرۆدەی ئەو حاڵەتە بوونەکە ناوچەکانی دەرەوەی دیارەی هەرێمیان و ناوچانەی کە بە کەرکووک و شەنگال و ئەو مەنتیقانەی کە هەمومان باسی لێوە دەکەین لە دەستوری عێراقیش ئاماژەی پێکراوە لە ڕاستیدا درێژە پێدانی ئەقڵەتی ناسیۆنالیزمی عەرەبی یان بڵێن عروبەبوونی بیرکردنەوەی عەرەبی بەردەوام بووە هەم کەرکووک لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە هەم لە ڕووی ئەو سامانە سروشتیانەی کە هەیەی لە ژێرزەویەکەی و تحتی اقتصادی کە بە قووەتی هەیە هەمیشە چاوی دژمنان و بەتایبەتی بەغدای لەسەر بووە ئێمە ئمڕۆ لە کەرکووک باز لە بابەتێ بکەین کە زۆر گرنگە بابەتی کەرکووک بەلای ئێمە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە پەیوەندی بە ئاسایشی نەتەوایەتی کوردەوە هەیە ئێمە لە مێژوودا لە گەڕانەوە بۆ ئەو دیکۆمنتە مێژوانەی کە هەیە لە ساڵی 1958 50 ئەحسای عێراقی کە ئاماژە پێوەکە پێکهاتەی کە لە کەرکووکا ژیاوە بە ئەکسەرێتی کورد نیشانەدا دواتر کە بینیمانە حکوومەتی دوایەکی حکوومەتی عێراقی دێتە ناو گۆڕپانی سیاسی و حکومداری لە عێراقا بینیمانە دەست دەکات بە تعریبکردنی ئەو ناوچانە قەزاکان لەو شارەدا دەبڕێ شێوەیەکی جلێکی عەربی لەبەر دەکا ئەمە گۆڕینی دیموگرافی ئەو ناوچەیە بوو واتە قسەکردن لەسەر کەرکووک لەوانەیە لە بەرنامێکی ئاو بەم شێوەیە لەوانەیە حەقی خۆی نەدرێتە ئێمە کەرکووکیەکان مەعانات و ئازاری کەرکووک دەزانین
ئێمەی کە 4500 گوند زیاتری بەشی شێری بەر ئێمە دەکەوێت لە 16,000 ئەنفال بەر ئێمە دەکەوێت لە مقاومێک یەکجار زۆر لە چی لە خەباتی تێکۆشانی شۆڕشی ئەیلولی مەزنەوە بەدا دەکاتە دواترشکەدا ڕاپەڕین دێتە پێشەوە دوات لە ئازادکردنی کەرکووک 10 ساڵی 91 هەمیشە کەرکووک ئەو سنگەرە ئەمامیە بووە کە پاراستنی ئاسایشی نەتەواتی لەسەر بووە بۆیە بابەتی کەرکووک بابەتێکە کە پەیوەندی بە ئاسایشی نەتەواتی کوردەوە هەیە لەگەڵ ئەو شاشێک لەبیر نەکەین کورد توانین لە دوای پرۆسەی ئازادی وە تایبەتی لە ساڵی 2005 بە دەستور بابەتێک بسەلمێنێت کە ئەو ناوچانە ناوچەیەکە کە نیزاعی لەسەرە و لە بینی دوو وڵاتی بڵێن لە دوو چی مرکز کە بەغدایەوە چی هەرێمی کوردستان کە ئەو ناوچانە لە پرۆسی لە ساڵی لە ڕاپەڕین ساڵی 91 ئازاد کراوە بەڵامەکە لێ دەست پێ دەکات عێراق هەموو ڕێگاکان دەگرێتە بەر و ئەم بینیمانە بە جێبەجێنەکردنی دەستور عێراقی گەیاندەی مرۆ واتە ئێمە لە جێبەجێنەکردنی دەستور لەو هەنگاوانەی کە بەداخەوە حکوومەتی عێراقی بەبێ گەڕانەوە بۆ ڕای خەڵک بەبێ گەڕانەوەی کە لە بیرکردنی ڕابردووش بەداخەوە کە ئێمە حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراقی کە حکوومەتێکی دیکتاتۆری بووە هەمیشە هەوڵی داوە کورد قەتیسکە و هەمیشە ئەو دەنگەی کە کورد هەیەی لەو ناوچانە ڕابگرێ و پێچەوانەوە گۆڕینی دیموگرافی کارێکی گشتی لەسەر کردووە بۆیە ئەم هەنگاوانی عێراق بەلامان و نامۆ نییە و هەنگاوی گەورەتر دەگرێتە بەر بەڵام من لێرەوە دەست پێ یەکەم پێم خۆشە ئەمە دەست پێ بکەین کە ئێمەی تاکی کوردی و کەرکووکی چی لە هزرمانە گوزەرەکە و داخوازی ئێمە لەسەر کردایەتی کورد چییە ئمڕۆ شەقامی کەرکووکی داواکە لە 2006 ساڵی ڕابردوو لە دوای ڕوخانی دەوڵەتی مادەوە تاکی کورد هەستی بە داڕمان و داڕوخان کردووە تا دەگاتە ئیمڕۆ چی لە شەڕی چاودێران و چی دەگات لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم هەمیشە کورد دووەڕاوی ئەو گەمە سیاسی و گۆڕاوی ئەو حربە بووە تەنها یە بۆ یەک جار کە کورد توانی بێتی بەشدار بێ لە جەنگی دژی تیرۆر دژی داگیرکەر یان دژی ئەوانەی کە دژی ئازادی و دیموکراسیەتین بۆ یەکەم جارە کورد سەرکەوتوو بووە واتە قۆناغی شەڕی داعش لە 2013ەوە ئێمە توانیمان ئەمریکی دیفاکتۆ لەو ناوچانە بچەسپێت باشە کاکاوە با من پرسیارە بکەم جەنابتان جگەلەوەی کادرێکی دیاری پارتین لە کەرکووک بەرپرسی ناوچەیەکی پارتیش واتە بەرکەوتنتانەیە لەگەڵ خەڵکە کوردی کەرکووک یان با پرسیارەکەم بەم شێوەیە بکەم پێکهاتەکانی کەرکووک بە چ جۆرێک ئامادەن ڕیفراندۆم سەر بخەن شەقامی کوردی ئەوەی کە شەقامی کوردی لەگەڵایە خۆی لەگەڵ پرۆسەکەیە بەڵام دوو شەقامی ترمان هەیە شەقامی عەرەبی یان شەقامی تورکمانی ئەوەی کە لە چەند بەرنامەی ڕابردوو بینیوانە لە کەناڵەکان کە گفتوگۆ حیوار دەستی پێ کردووە لەگەڵ نەتەوەکانی تەوەکو تورکمان و عەرەب لە شارەکەیان ئەوەی کە ئێستا ئەوان قەناعەتیان لا دروست بووە کە هێزی پێشمەرگە پارێزەری مافی تێگەڕای پێکهاتەکانی شاری کەرکووکە یەکشێک داوا دەکەن ئەوان داوا دەکەن لەو پرۆسەی کە کورد دەستی پێ کردووە و کوردستان دەستی پێ کردووە باشتر بڵێن کوردستانیەکان چونکە کوردستان دەوڵەتی کوردستان جوانتر دێتەوە ئەگەر ڕێی کوردم پێ بڵێ ڕێی ترێکەم بە پرسیارێکی ترە بێت زیاتر لەسەری بۆسینەوەی تورکمان و عەرەب حقیقەتەن کورد پێشتر ڕێی خۆی داوە لە دوو پرۆسی هەڵبژاردن زۆرینەی ڕەهای خەڵکی کەرکووک دەنگی بە کاندیدەکان یان حزب کوردستانەکان داوا کە ئیدارەی شاری کەرکووک دەن بەواتە لەگەڵ بەڵام ئەم پرسە لە کاندید و لە حزبیش گەورەترە لە لای تاکی کەرکووکی کاگیاتیا لە لای تاکی کەرکووکی کوردایەتی لە پێش هەموو شتێکە ئەنی ئێمەی شەقامی کوردستانی لە کەرکووک سەرڕای ئەو کەم خزمەتگوزاری کە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستانش بکەین لە لای ئێمە قەومی بوونەکەمان سەمامی ئەمانمانە ئەنی حقیقەت بڵێن لەوانەیە کاک حەسەن باشتر ئاماژە پێ بکە ئێمە نەک تەنها کەرکووک ئێمە نەوچەی گەرمترمان هەیە لە پێشمەکە دووزە ئەم بابەتە من دەڵێم شەقامی کەرکووک ئامادەیە کەمتر داخوازی هەیە لەو داخوازانی کە لە هەولێر هەیە لە سلێمانی هەیە بۆ پرۆسەی ڕیفراندۆم لە لای ئێمە پێچەوانەترە شەقامی کەرکووکی ئامادەترە بۆ ئیستیعابەکردن بە بەدەمچوونی ئەو بابەتانی هەیەە بەڵام کو جەنابەتی لە پرسیاری دووەم شەقامی تورکمانی و شەقامی عەرەبی باسی بێگومان دێنە سەرەوە باسە سوپاس دەکەم کاکاوە کاک حەسەن بێمە لای جەنابەت وەکو کاکاوە ئاماژەی پێدا ئێوە یعنی لە بەرەکانی پێشەوەن بە تایبەت لەوێ حەشدی شعبی ئەوترێت تەواوتەنگی بە کورد هەڵچنیوە بە شێوەیەک لە شێوەکان جەنابتان جگەلەوەی کادرێکی دیاری یەکێتین لە خورمات و جێگری بەرپرسی مەڵبەندێکیشن واتە ڕۆژانەیەوە دیسان وەکو هەمان پرسیار بەرکەوتنتان لەگەڵ خەڵکە هەیە چی بکرێت بۆ ئەوەی ئەوانەی لە دووزن ئەوانەی لەو سنوورن دەنگ بە بەڵێ بۆ ڕیفراندۆم بدەن و هەست بکەن لە دەوڵەتێکی کوردستانە مافەکانیان پارێزراوە بێت چه زەمانەتێکیان پێ بدرێت زۆر سپاس بۆ دەرفەتا بۆ بەرنامە جوانە وا لێرەوە سڵاو و خۆشەویستی بۆ هێزی پێشمەرگی کوردستان و بۆ خۆبەخشەکان بەگشتی و بە تایبەتی خۆبەخشەکانی خورمات و کە هەمیشە جان لەسەر دەست بوونا بۆ بەرگریکردن لە خورمات و لە تەواوی ناوچەکانی تر
لە ڕاستیدا ئێمە لەم چکە ساتە قسە لەسەر پرۆسەیەکی گەورەی گرنگی فرەڕەهەندی هەڕەشە لێکراوی پڕمەترسیدارەکەین و هەر لەم کاتەشدا قسە لەسەر ئەوەکەین کە چی بکەین بۆیە ئەمە یەکێ لەو هەڵە هەرە کوشندانی سیاسەتمەداران و هێزە سیاسیەکان و دەسڵاتی کوردیە نەدەبوو ئێستا بڵێن چی دەکەینەوە ڕیفراندۆمە بڕیارمان لە ڕیفراندۆمدا دەبوایە لە 15 ساڵی ڕابردووە ئێمە مستەلزەمات و پێداویستەکانی ڕیفراندۆمان لە تەواوی کوردستانە و لانی کەم لە دوای پرۆسەی ئازادیەوە دەبوایە لەو ناوچانە ئەو ڕێوشێنانەمان بگرت پایە بەر بەڵام بەداخەوە من وەکو هاونیشتمانیەک لەو دەبەرانە ئەوەی کە دەبینم جگە لە هێزی خەڵک و هێزی پێشمەرگە هیچ فاکتەر و هیچ مستەلزەماتێکی ڕیفراندۆم یان هەر پرۆسەیەکی هاوشێوەی ڕیفراندۆم کە پرۆسەی چارەنووساز بێ ئێمە ئامادەمان نەکردووە ئەمەش پێم وایە هەڵەیەکە کە باشە ئەگەر وای دابنین سەرکردایەتی سیاسی کوداگای لەم بەرنامەیە هیچ نەبێ ڕاوێژکارەکان بە دیارم بەرنامەیەوە دانیشتون لە ئێستا بۆ 25 ژینەوە وترێت تقریبا 74 ڕۆژێکمان ماوە ئەبێت لەم ماوەیە چی بکرێت ئەو مستەلزەماتانە چین کە تۆ خەڵکی شوێنەکەی و بەرپرسیارەتی شتەیە ئەبێت چی بکرێت ئێستا واللهی تەوانەمە زۆر قورسە وڵامدانەوەی ئەمە چکە من پێم وایە کات لە بەرژۆندی ئێمانە یعنی بۆ ئەم پرسە گەورەیە دەبوایە ئێمە ساڵێک 2 ساڵ پێش ئێستاکە کۆنفرانس و کۆنگرەی زۆر گەورەمان و خەڵکی شارەزامان بێنایە لە ڕووی ئامارەکانەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ پێکاتەکانەوە لە ڕووی ئامادەکردنی لایەنی وشیاری و دەرونی تاچی کوردەوە و لە هەڵسەنگاندنی هەڕەشەکان و بەرئەنجامەکانی بڕیاردان لە ڕیفراندۆم من پێم وایە دراسی ئەوانە نەکراوە و مستەلزەماتەکانیش ئامادە نەکراوە دیارە خۆتان ئەزانن ئەگەر ئەدەبیاتی شۆڕشی کورد پیا بچینەوە بە تایبەتی کە من ئەدەبیاتی حیزبەکەی من هەم خودی جەنابی مام جەلال کتێبێکی لەسەر مافی چاری خۆ نووسینەیە و هەل لە 83 بەدواوە یەکێک لە دروشمە هەر دیارەکانی ژێدی نیشتیمانی کوردستان مافی چاری خۆواتە هەت بە پشتبەستن ئەمە ئەوترێت مافی چاری خۆ نووسین لەناو لۆگۆی یەکێتی جێگەکەواتەوە یعنی ئەو دروشمانەی کە ئەو شتا ئایدۆلۆژیانەی لەناو لۆگۆی ینی تر ئاماژەی پێدرێت ئەبێ بە یەکێک لە پایەکان باشە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەوترێت هاتۆتە فرسەتێک هاتۆتە پێشەوە و ئەوترێت جدیەتی باسەکە ئەبێ لەوێ ببینرێت کە تورکیا و ئێران و عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان زۆر دژایەتیەکەن کەواتە باسەکە جدیە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ چیەکەن بۆ ئێمە پرسە سەرخەن بەڵێ دیارە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەم لەحزەیش ئێمە لەگەڵ ڕیفراندۆمین و پێمان وایە ئەمە فرسەتێک و هەلێک کاتوتە پێش یعنی ڕەنگە کورجارێکی تر دوای کە بەراوردیکەین ساڵی 1970 تاکو ئێستا دەکات 100 ساڵ یعنی لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە تا ئێستاکە ئەم هەلە بۆ کوردە ڕەخساوە بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کادر و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەو دەبەرانە پێمان وایە یعنی ئێمە ئەم بڕیارە چارەنووسازە و خەڵک ئامادەیە بەشداری لەم پرۆسە بکە بەڵام نەتوانراوە مستەلزەمات و پێداویستیەکانی ئەم پرسە گرنگترین مستەلزەماتانە چین کە ئێستا دەسوبرد جێبەجێ بەڕاستی ئەبێ جارێک بووی ڕوون بێت چەندین لوجانی زۆر شارەزاد دروست بکرێ و بە تایبەتی لە خەڵکی ناوچەکان جارێک بێت هەڵسەنگاندنی ڕێژەی دانیشتوانی کورد بکات لە هەموو ئەو یەکە ئیداریانە کە ئەوە کۆسپ و مەترسی هەرە گەورە کە ڕوبەڕوویە بینەوە لە ڕیفراندۆمە بوونی ناهاوسەنجیە لە ڕێژەی دانیشتوانی کورد و نەتەوەکانی ترە دەبوایە خەمی ئەوەمان خواردە یەکێکتر لەو هەوڵانی کە ئێمە بە پێویستمان زانی دەبووە کاری لەسەر بکراوە ئێمە باسی دەوڵەتی کوردستانەکەین باس دەوڵەتی کوردی ناکەین کەواتە ئێمە کۆمەڵێکەکانی ترمان لەگەڵ تا ئەم چرکە ساتە نە لەگەڵ عارەبان وەنە لەگەڵ تورکمانە وەنە لەگەڵ کرد و ئاشورا پرۆژەیەکمان پێنیە ئەوان بێنە نێو ئەم دەوڵەتەوە دەنگمان بۆ بدەن چی لە جوعبەکەی ئێمە هەیە بۆ ئەمان و چۆن من کاتمە وەلات ئەمەوێت تۆ پێم بڵێ کە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بەگشتی چۆن مامەڵە لەگەڵ و پێکاتانە بکات چۆن بەرەو ڕوویان بچێت ئێوە ڕێنوێنیان بکەن ئێوە باشتر ئەزانن سوپاس دەکەم دکتۆر ئومێد بە ئەم قەس ینی وەکو سێم کەس هاتمە لای جەنابەت گوێت لە ڕای بڵین
ئەم دوو بەڕێزە کرد هەرێک لە کاکاو کە کاک حەسەن کە تەمسیلی بە شێوەیەک لە شێوەکان تەمسیلی یەکێتی و پارتیەکەن و خۆت متابعاکەی ئاگات لە دۆخەکەیە ئەبێ کورد لە ئێستادا چی بکات بۆ ئەوەی ڕیفراندۆم لەو ناوچانە سەرکەوێت چونکە ئەوترێت زۆر گرنگترە لەوەی کە لە کەرکووک ڕیفراندۆم سەرکەوێت تاوەکۆی لە سلێمانی سەرکەوێت لە خانەقین سەرکەوێت تاوەکۆی لە هەولێر سەرکەوێت لە دوو سەرکەوێت تاوەکۆی لە دهۆک سەرکەوێت گرنگیەکەی زیاترە لە ڕووی ئەخلاقی و معنەوی و بەنسبەت کوردەوە چونکە ئێمە ئەڵێنە و ناوچانە ناوچەی ئێمن و کوردستانین لە بەرامبەر لایەنێکی ئەڵێنە خێوانیە پێکاتی تریتیایە و ئەمە کوردستانی نەبوو کەواتە کورد ئەبێت چۆن لە گرنگی ئەم پرسە بڕوانێت ڕاستە زۆر سپاس بە بەرنامەکەت بۆم دەرفەتە بەخێراتنی و برادراناکەم دیارە بەرنامەکەی جەنابەت ناوی وێنە گەورەکەیە بۆیە پێم خۆش بوو کە ئەو برادرانە وێنەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بۆ حکومەوەی کە لەوێ ئەژێن یعنی خستیانە ڕوو پێم وایە وێنەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کە نازانم وەزان بەرنامەکە بۆ هەموو ناوچە دابڕێنراوەکان بۆ دکتۆر ئێمە ینی دوو ڕۆژە لە هەوڵین بۆی خانەقینیەکمان دەستکەوێ بێنین بۆ بەرنامەکە بەڵام تەرتیب نەبوو بەداخەوە ئەم ناوچە جێناکۆکانە وێنە گشتیەکەی یعنی ئەو وێنەی کە لە زیهنی هەموو خەڵکی کوردستانە هەیە ئەوەیە کە زۆر بە با بڵێن پراگماتیانە ئیشیتیانە کراوە بۆ ئەوەی کە لەم بانگەشەی کە ئێستا هەمانە بۆ ڕیفراندۆم کارمان بکردایە بۆ ئەم ناوچانە بە فعلی بێنینەوە سەر هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆ چونکە ئەو ناوچانە لە ڕووی مێژوویەوە ناوچی کوردستانین یعنی زیاتر لەوەی کە ئێستا یعنی ئێمە داوایەکەین ئەو ناوچانە کوردستانین قسەیەکی شەیە لە ناو کووردا و لە ناو عەرەبیشدا هەیە کە بەڕاستی لەسەر ئەرز و ئاو و ئەم شتانە مساومە ناکرێت بۆیە کورد ئەوەی کە هەوڵی قانونی و دەستوریە داوێتی بۆی کە ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە جێناکۆکان بێنەوە سەر هەرێمی کوردستان بەڵام دیارە حکوومەتی عراقی و بیانەوەکەی ئێمەش کە باسی ڕفراندۆمەکەین مەسەن کە باسی ڕفراندۆم و سەربەخۆیەکرێت لە زانستی سیاسەتە باسی بیانەوەکانە کرێ بۆی کە هەرێمێک ببێ بە دەوڵەت یان پارچەیەک لە خاکێکی با بڵین یەکگرتوو بێ بە دەوڵەت یەکێک لە بیانەوەکان ئەوەیە کە حکوومەتی مرکزی لەگەڵ هەرێمەکانە پابەند نییە بە دەستورەوە ئێستا بیانووی ئێمە ئەوەیە کە حکوومەتی ناوەندی پابەند نەبووە بە بڕگەکانی دەستورەوە و زیاتر لە جارێک اختراقی دەستوری کردووە مثلا بڕگەیەکی دەستوری وەکو مادەی 58 قانونی ئیدارەی دەوڵە و دوای 140 ئەگەر جێبەجێ بکرایە ئێستا کەرکووک دۆخێکی تری ئەبوو دیارە حکوومەتی مرکزی پابەند نەبووە فاکتەرەکان چین کاریگەریەکان نێودەوڵەتینیان ناوخۆین بەڕاستی ئەو باسێکی ترە بەڵام دۆخی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بڵێم ڕەنگە کەرکووک تۆزێک سەهلتر و ئاسانتر بێ کە باسی لێەوە بکرێ بۆی ڕفراندۆمی تیا بکرێ بەڵام ناوچەکانی دەشتی نینەوە شنگال کە ئێساش ناوچەی گەرمی تا ڕادەیەکی زۆر نزاعات و ململانێ و ناکۆشین یعنی قورسترە بەڕای من لە کەرکووک ناوچەی دووسخورمات و قورسترە لە کەرکووک تا ڕادەیەک ئەو ناوچانەی کە ئاسانترە لە ڕووی پراکتیشیەوە ڕفراندۆمی تیا بکرێت کەرکووکە و خانەقینە بەڕای من چونکە ئەم دوو ناوچەیە تا ڕادەیەکی زۆر ئیدارەی تیا استقراری کردووە و ناکۆشی زۆر نییە چونکە کورد سەیطرەی کردووە بەسەر لە ڕووی با بڵێن ئیداری و کاریگەڕێەوە ڕاستە خلافات هەیە ناکۆشی هەیە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە لەگەڵ پێکاتەکانی ترە لە ئامێزیان کرین بیان هینە ناو ئیدارەوە بە فعلی ڕەنگە هەر فاکتەرەکەی ئەمەش نەبین ئەگەر واقعی بین ڕەنگە مثلا ئەگەر تورکمانەکان وەرگری کورد چەندێک گەچێتە پێشەوە لیان ئەوان بە فاکتەری هەرێمی ئەچنە دواوە ڕەنگە فاکتەرەکە هەر کورد نەبێ بەڵام لەگەڵەوەشان پێم وایە ئێمە قسوورمان هەیە مقەسرین لەوەی کە نەمانتوانیوە وەکو پێویست بەدەنگیانەوە بین یان بەشداریان پێ بکەین لە ئیدارەی لە ئێستا چی بکرێت دکتۆر پێم وایە ئێستا لە ئێستاە کورد ئەبێ ئیرادەیەکی سیاسی بەقوەتی هەبێ کام ئیرادە سیاسیە تا ئەم لەحزەیە یەکلایی نەبووەتەوە دوو ئەبێ ئەم پەیامەی کە هەرێمی کوردستانەوە هەیە بۆ کەرکووکیەکان و بە پێکاتەکانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە تەواوەتی ئەم ڕیسالەیە بگاکە ئێمە ئامانجمان چییە چونکە لە ڕاستیە تا ئەم لەحزەیەش لە کوردستانیش ڕای جیاواز هەیە لەسەرەوەی کە ڕفراندۆم بۆ سەربەخۆیە یان بۆ سەربەخۆی نییە بۆ دروستکردنی دەوڵەتە یان بۆ دروستکردنی دەوڵەت نییە پێم وایە ئەبێ ئەم ڕیسالەیە بە تەواوەتی بگاتە پێکاتەکان خاڵێکی ترەوەیە یعنی کە زۆر گرنگە زمانی پێکاتەکانی تر بکرێ لە کەرکووکە کە ئەمە ئەم گرنتیە ئەبێ بە یاسایەک
لە هەرێمی کوردستانەوە دەربچێ و ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستانەوە دەربچێ لە پەرلەمانی کوردستانەوە یاسایەک دەربچێ ئەو یاسایە گرنتی مافی کەمایەت نازام ناوی بنین کەمایەتی پێم وایە وشەیەکی نەشیاوە ناوی بنین بڵێن پێکاتەکانی نەتەوەکانی تر ئاینەکانی تر بۆیە دەرچوونی ئەم یاسایە و گرنتیدان تۆڵی ئەبێت دڵنیاییان پێ بدرێت کە لەو دەوڵەتەی کوردستان ئەوان مافیان پێشێل ناکرێت هاوبەشە بن بڵێ بەڵێ ئەمە زۆر گرنگە چونکە ئێمە کە بەشدار بووین لە نووسینەوەی دەستوری عێراقاوەکو کورد کە بەشێکی زۆر لە عەرەبە سونەکان بە تایبەتی پیان وا بوو ئەم دەستورەی کە لە 2005 لە عێراقا نووسراوە دەستخەتی شیعە و کوردی پێوەیە و هەندێک کەس ڕایتر لە ناو سونەکانی پیاوە بوو ئەمریکەکان نووسیویانە و ئێمە تەرجەمەمان کردووە بەڵام ئەمە گرنگ بوو بەڕاستی بۆ کورد کە بەشدار بێ لە نووسینەوەی دەستوریەکە بە دڵی ئەو بێ ینی لانی کەم مافەکانی کوردی تیا بەڵێ ئێستش بۆ پێکاتەکانی تری ناوچە دابڕێنراوەکان گرنگە ئەم زمانیان هەبێ و گرنگە یعنی یاسایەکە بێ لەم یاسایە زمانی پێکاتەکانی تری کوردستان بکە کە ئەوان لە کوردستانە چۆن ئەبن و ڕۆڵیان چۆنە بێ و کاریگەریان چۆنە بێ لەسەر بڕیارە سیاسیەکان کە ئەم سێ خطوەی کە باسم کرد زۆر گرنگن لە ئێستاە هەبن بۆ ئەوەی ئیرادەیەکی سیاسی و هەروە یاسایەکی گرنگ و هەروەها زەمانات یعنی هەستەکەی هەرسێکی ممکنە و لە ئێستادا ئەگەر کورد مەبەستی بێتوانێ بیکە بۆچی ناکرێت زۆر ئاسانە بکرێ و ممکنە و هیچ یعنی پێم وایە بە کاتێکی زۆر کەم ئەکرێ بەڵام گرنگ خاڵی یەکەمە ئیرادەیەکی سیاسی هەبێ و خلافات نەمێنێ ئەواتە ئەو ئیرادە سیاسیە خلافات نییە لە جیاوازەکان نییە دکتۆر بەپێی ینی شارەزایی خۆت لە سیاسەتی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتیەکان کە ئەگەر هەڵە نەبم اختصاصی خۆشتە بە شێوەیەک لە شێوەکان چەند گرنگە لە ئێستادا لایەنەکان کۆک و تەبابن سەبارەت بەم پرسە نیشتیمانیە بۆ ئەوەی دەرەوەی خۆشیان ینی ئەو پێکاتانی لە دەروی کوردیش بوونیانەیە دڵنیا بن کە ئەم پرسە جددیە و هەمووان پێکەوە هەنگاوی بۆوانێ چەند گرنگە ئێستا ئەم ئیرادە یعنی ئەم یەکگاڵوێستی و یەکدەنگیە هەبێت بەتەکید زۆر گرنگە لە زانستی سیاسەتە شتێکی پێوتێت تهدید پێوتێت هەڕەشەی خارجی ئێستا ئێمە ئازانین کوردستان هەڕەشەی لەسەرە مەترسی لەسەرە لە هەرێمی وهروها لە ناوخۆی عراقیشە حکوومەتی مرکزی بەداخەوە لە دوای ئەوەی لە 2023ەوە کە عراقیش تازە دروست بوو ئێستا ئەم لەحزەیان ئامادەنین یان بڕوایان بەوە نییە کە شتێکی ناوی ئیرادەی گەلانی ترە ئەم ئیرادەیەش لە ئیستیفتایە ڕەنگەداتەوە یعنی من واز لە عام لە ناوخۆیەکان یانم کەچی کراوە بەڵام هەر کاتێک لە زانستی سیاسەتە ئاڵێ ئەگەر تهدید هەبوو لە دەرەوە هەڕەشە هەبوو ئەم هەڕەشەیە بۆ خۆی ئەبێتە فاکتەری یەکگرتن لە ناوەوە ئێمە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان هەموو پێکاتەکە یعنی با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حیزبەکان هەموو هێزەکانی تر هەست بە مەترسیاکەین و ئەشی بینین بەڵام بەداخەوە ئەم هەڕەشەیە بۆ کورد نەیتوانی و زمانی خیتابێکی سیاسی موحد بکە کە زۆر زەڕورە یعنی بەبێ ئەوەی کە ناوماڵی کوردی بەبێ ئەوەی کە خیتابێکی کوردی یەکگرتو هەبێ و ئامانجێکی یەکگرتو هەبێ و بەرپرسیارە نەشبێ ناتوانانی زامنی عاملی نێودەوڵەتی و هەرێمی بکەین. سپاس دەکەم دکتۆر ئومێد بێگومان من دێمە وڵات کاکاوە تاو کاتی پێمانڵێن ناوبڕێک وەرگرە بە هەندێک گفتوگۆی تر بکەین. لە بەرنامەیەکە من گوێم لە ئەرشەد ساڵحی بوو کە یەکێکە لە قیادیەکانی تورکمان سەرۆکی بەرەی تورکمان بەڵێ بەدەمیە دیار بوو لە مقابلەکە کە بە عەرەبی شەکرا مقابلەکە داوای هاتنە پێشەوەی لە کوردە کرد. ئێوە وەکو کورد لە کەرکووک بۆچی ئەم پەیامە سیاسی بە سەرکردایەتی سیاسی کورد ناگەین؟ هەست ناکەن بە شێوەیەک لە شێوەکان کە ئەوترێت سەرکردایەتی سیاسی کورد نەیتوانیوە مامەڵە لەگەڵ پێکاتە جیاوازەکان بکات ئێوەی کەرکووکیش بە تایبەت ئەوانەی بەرپرسیارەتیتانەیە بە شێوەیەک لە شێوەکان کەم تەرخەم بوون لەوەی کە دەنگی ئەوان بگەێنن بەمان و زەمانەت لای ئەمانیشەوە بەرن بۆ ئەوان. خۆی من شتێک ئاماژەی پێ بکەم ڕاستی شەقامی تورکمانی یا شەقامی عەربی دەبێت جیاکەن لە ئەحزابی سیاسی. ئەحزابی سیاسی وانە ئەو کەسانی کە ناوتێنە هەرچەند پێویستە ئێستا خیتابێکی نەرمترمان هەبێ وەکو کوردستانیەکان وەکو کوردیش بە تایبەتی لە کەرکووکە. سەرکردایەتی کورد هەمیشە چەند قەنەواتێکی خستەیش بە تایبەتی یەکێک لە خاڵە هەر گرنگەکانەوە بوو پاراستنی سەر و ماڵی پێکاتەکانی کەرکووک ئەوش بە بەخشینی ڕۆڵەکانی کە بە ناوی پێشمەرگەیە توانی ئەو کارەساتی کە بەسەر ناوچە سونە نیشنەکان هات لە عێراقا و دواتر موسڵیشی گرتەوە کەرکووک پارێزراو بوو واتوانم بڵێم هەم بۆ خۆڕاگری خەڵکی دووز و کەرکووک و ناوچەکانی دەروی داری هەرێمی کوردستان و دوو بۆ سەرکردایەتی حەکیم و جوولەکردنی پێشمەرگە لەو کاتێک کە جێشی عێراقی تووشی ئەو ئیفلاسە ئەسکەریە گەورە بوو و ئێستش پێوە خۆی نەگرێتەوە خۆشی ناگرێتەوە. ئێمە یەک شتێک بڵێن ئەمێ گەورەتر بیرکەمەوە من پێم باشە
شقامی تورکمانی لە دەستوری کوردستان نەک بە یاسایان پێ بدرێت بۆی کە دکتۆر زیاتر لەوانێت لە زانستی سیاسەکان ئێمەش ئیطلاع و زانیاریمان هەیە ئەوان حەز بە ئارامی بکەن واتە لەو دەستورەی کە بۆ کوردستان دەستنیشان نەکرێت و دیاری دەکرێت دەبێ مافی پێکهاتەکانی نەکەمەنە بەناوی کەمینەقە نابێتەکە جوکە ئێمە گەلێکی بە کەمینە سێرکران و نەتیجە عێراقش بەم 100 ساڵیش خوێناویەت تێپەڕی و 80 ساڵ شەڕی ناوخۆ عێراق کۆتایی پێ نهاتووە و ئێستاش و پێ بەردەوام بۆەوەی دەم و دەست بکرێت هەست ناکەی ئەبێت ئەوەی دەستورەکە واز لێبێنرێت یەکشت بەجەنان بۆ ئەمانە بە تایبەتی مجموعەیەکە ئێمە لەگەڵیان لە تەماساین بۆ پێم خۆشە ئەمە ئاسی سەرکردایەتی و ئەو برابەر ڕێزەمان لە ئاسی سەرەوەکو خەڵکی کەرکووک گوێمالیە بگرێن ئێمە توانیمانە شەقامی کەرکووکی و بە تایبەتی کورد یەکریزی و یەکدەنگی و بەڵێ بڵین بۆ ریفراندۆم بەڵام شقامی تورکمانی و شقامی عربی بە تایبەتی شقامی تورکمانی پێویستی بە یاسایەکی و باشتر بڵێم ئەگەر بە شێوەیەکی کورتتر نەگەینە دەستور مافەکانیان زەمان بکرێت واتە وەکو پێکهاتەیەکی مافی خوان وەکو تاکێکی کوردی ممارەسە بکەن ئەمە خاڵێکی ئیجابیە واتە ئێمە توانین چی بکەین لەوانەیە ئێستا دەستگایەکی ڕاگەاندن بێ لەوانەیە هەموو شتەکان نەکرێ باس بکرێت ئێمە مەجلیسی پارێزگاوە ئەنجومەنی پارێزگای کەرکووکش هەنگاوی زۆر باشی ناوە لەگەڵ ئەوەشان نووسنگەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ئەو ناوانە کە دیاری کرا من پێم باش نییە هەموو تەفاسیلی ئەو وردەکارەکان بخەمە ڕوو لەوانەیە کاک حەسەن من لە دوای بەرنامەکە وردکرد یعنی مجموعە داتا و زانیاریکی تەواوم لایە بەڵام ئەمە ناکرێت بۆ چونکە بابەتی کەرکووک بابەتێکی زۆر هەستیارە و بەداخەوە لە بەغداوە زۆر بە معقەدی سێراکرێت لە جاتیەوەی کە بیر لەوە بکرێتەوە ئێمە بتوانین لەم نیشتیمانی کە بەناو عێراقا بمانتوانایە عێراقێک بنیاد بنین لەسەر بیرۆکەیەکی نوێ عێراقێکی نوێ بەڵام بەداخەوە عروبەبوون لە عێراقا ئەوەندە زاڵ بوو کە بینیمان کە ناوچەی سونی بە و دەردەبرد و ئەگەر خۆڕاگری هێزی پێشمەرگەی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و ئەحزابی سیاسی و خەڵکی خۆڕاگری خەڵکی کوردستان و خۆبەخشەکان و هەموو بەڕێزانەی کە ئێمە لە زیاتر لە 1945 شەهید و 10,000 بریندار و 65 پێشمەرگەی بێسەر و شوێن ئێمڕۆ نەتیجە توانیمانە ناوچەیەکی تقریبا ئارام ڕێخین بەڵام لەگەڵ ئەمەشا ئێمە یەک شتێکی زۆر گرنگە بێ زۆر بە کورتی بێت لە دوای ناوڕەکە وازەحە کە وێنەیەکی دروست بگەینە سەرکردایەتی و ئەبێ زمانی داهاتووی دوو پێکاتی گرنگی کوردستان کە عەرەب و تورکمانە زەمان بکەن. سپاس دەکەم. بەڵێ بینەرانی ئەزیز ناوبڕێکی کورت وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵتان. بە سپۆنسەری کۆڕک تیلیکۆم وێنە گەورەکە بەردەوام دەبێت. تیمی کوردستان 24 لە وڵاتە تازە سەربەخۆکاندا. بڕینی ڕێگا دژوار و بە ئازارەکانی نەتەوە ژێردەستەکان بەرەو سەربەخۆیی و ئەزمون و بەختەوەریەکانی دوای ڕاگەاندنی سەربەخۆیی لە گەشتێکی کوردستان 24 بۆ وڵاتانی تازە سەربەخۆدا ببینن. بە سپۆنسەری کۆڕک تیلیکۆم وێنە گەورەکە بەردەوامە. وەڵێ بینەرانی عەزیز دووبارە سڵاوتان لێبێت. ئەم بەرنامەیەمان بەردەوامە کاکاوە بۆی ینی وێنەکە گەورەتر بگەێنی و ڕوونتر بیگەێنی ببینەر لە ئێستادا ئەبێت چی بکرێت بۆ عەرەب و تورکمان بۆ ئەوەی لە کەرکووک ڕێفراندۆم سەرکەوێت جگە لەوەی کە ئاماژەت پێداوە یاسایەک لە پەرلەمان لە دەستورە مافەکانیان جیهانبینێکی گەورەوە سێرکەین و لەگەڵەوەشا بەڕاستی سەرکردایەتی کورد دەستخۆشی لە ئەحزابی سیاسی کوردستان بکەین کە بڕیاریاندا کە ڕێفراندۆم لە کوردستان و ناوچەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستانش بکرێت ئەمە تەمە خاڵێکی گرنگە و لە خاڵی یەکەمی کۆبوونەوەکە تەسبیت کراوە لەگەڵ ئەمە بێت تەرجمەی زمانی شەقامی تورکمانی و عەربی بکرێت بەو زمانی کە ئەوان وەربگیرێت ئەنی ئەوان لەوە ئەترسن لە دوا ڕۆژە پەراوێز بکرێن واتە ئەوان لە گەمەی سیاسەکان لە داهاتوو لە مەساڵحە ئابوووریەکانش ئەوان بە شێوەی لێشێوەکان ئەو لێڵیە کە لە بەرچاوێنە دەبێت پێویستە ئەوە لە بەرچاوێن لا بدرێت. ئەلتەرناتیڤی ئەم هەنگاوە چییە؟ من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد مجموعەیە وجههای گرنگی شاری کەرکووکەیە چی لە تورکمان چی لە عەرەب
ئەمانە پێویستە لە ئاسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ئاسی حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پێویستە کە ئەمانە هەمووی ببیندرێن و ببیندرێن بە زمانێکی واقع بینیانە لەگەڵیان تعامل بکرێت. ئێمە زیاتر ئەوانەی کە کاریگەریان لەسەر ڕای گشتی هەیە. من بۆ دکتۆر ئومێد پێم خۆشە هاوکان بالفعل ئەو کاتێک کە تهدید دەبێ زۆر جار ئاسایش نەتەوایەتی واکە یەکگرتنەوەی نزیکە بێ. ئەو سیراعەیەکی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەیە لە کەرکووک نییە بە پێچەوانەوە هەمیشە کوردایەتی بوون یان کوردستانی بوون لەو ناوچانە زاڵترە بەسەرمانە. هەمیشەیەک بینیمانەوە ئەبێ بە زمانی شەقامی تورکمانی لە کەرکووک قسە بکرێ، نەک بەو ئەحزابە سیاسانەی کە لەوانی کاریگەریەکی ئەوتویان نەبێ. و لەگەڵ ئەوشە ئەو قەناعەتیان لا دروست بکرێ کە ئێوە بەرژەوەندیتان لە داهاتوە لەگەڵ ئێمە دەبێت و ئەو ناوچانە ئەو دەوڵەتە ئەقلیمانەی کە ئێوە تحکم بێەوە ئاکەن یا ئەگەر هەیە حرەکەت بێەوە بکات ئەمە لە بەرژەوەندیدا لە بەرژەوەندێکی کاتیایە و لە مەساڵحی ئەوانە چونکە ئێمە لە بیری نەکەین. پێم خۆش ئەم واقع بۆ شەقامی کوردستان ڕوون بکرێتەوە. لە کەرکووک تقریبا پێکاتی کوردی و تورکمانی پێکاتی کۆمەڵایەتیشی دروست کردووە لە دوو زەج ئەو حاڵەتەمان هەیە کە ئەگەر خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانە لە ژنخواست تێکەڵن. ئێمە ڕۆژانە لە کڕین و فرۆشتن لە ئەنی کێشەیەکی ئۆتۆمانی ئەگەر سیاسەکانی بەداخەوە مجموعی ئەحزابی ئەو ناوچەیە کە لە دەرەوە تەختیاکردن ئەگەر لێ بگەڕێن و ئەبێ سەرکردایەتی کورد ئەمە بە هەندوەر بگرێ. ئێمە بە زمانی شەقامی تورکمانی و بە زمانی پارتە سیاسی نابێ بە زمانی پارتە سیاسەکان و بە زمانی ئەوەی کە ئەوان پێویستە لە داهاتووی ئەم قەوارەیە کە دەوڵەتی ئایندەی کوردستانە پێگە و مەقامیان بۆ دەستش. زۆر سپاس دەکەم کاک حەسەن بێ مەولای جەنابەت بزەبت لە بەشی پێشووی بەرنامەکە لەوێ وەستاین کە ئەبێ بەنسبەت پێکاتەکانی ئەوێوە ئەوانی فورمات و ئەبێ چی بکرێ و ئەبێ لەم دۆخەیەکە ئێستا دەم و دەست و برد ئەبێت چیان بۆ بکرێت چه زمانەتێکیان پێ بدرێ و چۆن مخاتەبە بکرێن و بڵێن گفتوگۆیان لەگەڵا بکرێن. دیار لە ڕاستیە لە 14 ساڵ ڕابردووە سیاسەتی کوردی و مامەڵەکردنی لەگەڵ پێکاتەکانە حاڵەتێکی دروست نەکردووە کە سقە و بڕوا لای بەرامبەر دروست کار ناکەنیەوە کەم تەرخەمبوونتیایە کەم تەرخەمێکە ناک بەڕاستی ئەوە ئەرکی قیادەیە بە پلەی یەکەم سەرکردایەتی سیاسیە چونکە کێشەکان لەوە گەورەترە لە بەرپرسە مەحەلیەکان لەوێ چارەسەری بۆ بدۆزنەوە. دیارە لەوانیش لەمە بۆ نمونە لە نێو عەرەب و لە نێو تورکمانە خەڵکی شۆفێنی خەڵکی نەتەوە پەرێز خەڵکی دژە کوردی زۆرتایە بۆیە ئەم دووهێزە هەمیشە وای کردووە کە دروستبوونی لە یەک حاڵی بوون و ڕێککەوتن لەسەر پرۆژەیەک نایەتەکایەوە کە لە ئێستادا ئەم ئەمەلیە زۆر قورسە. یعنی تۆ گەیشتوتە وەکو برادران باسی کە تەنها 74 ڕۆژ لە بەردەستی ئێمە ئاماوە باشە تۆ بەم هەموو کێشە و بەم هەموو ئاستەنگانەوە تا چەند ئەتوانی سەرکەوتوبی تا چەند دەتوانی 14 ساڵە بێسقەی لە نێوان تۆ و عەرەب و تورکمان و دروست بووە ئێستا لە ماوەی 70 ڕۆژە دەتوانی ئەم سقەیە دروستکەیتەوە و دەتوانی ئەم ڕێ بۆیە ئەمەلیەکی قورسە. بەڵام لەگەڵ ئەوەشە دەبێ لە ئاستێکی باڵا وەکو برادران ئاماژەیان بۆی کرد گفتوگۆ دروست بێت و لە ئاستی شەقامی تورکمانی و شەقامی عەرەبیە لە ئاستی سیاسی و حیزبەکانیانە چونکە لە ڕاستیە حیزبەکانیانیش ئێستاکە ڕێبەرایەتی بەشێک لە شەقامی ئەو پێکاتانە. بۆیە لە ئێستادا دەبێ گفتوگۆکان چڵتر بکرێت و من پێم وایە کۆمەڵی هۆکار لە هەرێمی کوردستان وای گرتووە هەنگاونان بۆ پراکتیسەکردن و جێبەجێکردنی ئەو پێداویستیانی کە بۆ ڕاپرسی لەو ناوچانە گرنگن دوای خستەوە. مەسەلەن لە ڕاستیە جۆرێک لە ناتەبایی هەیە ئێستا لە کوردستانە جۆرێک لە ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی سیاسی لە کوردستانە تووشی حاڵەتی دەستبوون و ئەوە بووە. بۆیە لە ڕاستیە من باریشی زۆر قورسەی بینم لە ماوەی 70 ڕۆژە نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە وەلانی کەمی کێشەکان ئاماژەی بە ئیرادەدا هەست ناکەی گەر ئیرادەکە بکرێت هێندە قورسنی ڕێکەون و دانیشتن پەرلەمان کارا بکرێتەوە و تەنانەت یاساشی تیا دەربکەن. من دەڵێم ئەمە ئومێدە جەنابەت لە بواری سیاسەتا کارەکەی وە لە سیاست شەوتری شتێک مەحاڵ نییە.
بێگومان مەحاڵ نییە و هەندێک جار کاک یادگار دیفاکتۆ دەورە بینێ بەڕاستی ڕۆلی خۆی ئەبینێ لە دروستکردنی گۆڕاکە مەسەن لەو دیفاکتۆیانە ئەو هەموو هەڕەشانەیە کە ئێستا سەرەتاکەی دەرکەوتووە لە بەغدا و لە هەندێک وڵاتی ترەوە بەرامبەر بەوەی کە بەزەقی ینی من کەسایەتی زۆر دۆستی کورد هەن لە بەغا ئێستا کەوتونەتە حاڵەتی دژایەتی ڕێفراندۆم یاسایی بێت ئاساییە بەڵام کەسایەتەکانی کەسایەتی عەرەبەکان نایەن بڵێن وڵات بێگومان خۆش بێ دەرێمی کوردستان کە بەنیازە ناوچانەش بێتەوە بێگومان هەم بانگەشەی هەڵبژاردن لە پێشیانە من پێم وایە ئەماکەنە کەرەستەیەک بۆەوە هەمیش ناکرێ ینی کورد وا دیقەتی ئەم پرۆسە گرنگە بدا و ئابزانێ گوڵ ڕێژە نەخێر بۆم ڕێژە بەڵام زانیاریەکم بیتێ و بەبینەرانیشی بیت یعنی ژمارەی دانیشتوان لە خورمات و چەندە و هێندەی زانیاری فەرمی بێ نافەرمی بێت بە تەقریبی بە ڕێژەیی و بە نزیکەی بێ پێم بڵێ ینی کورد زۆرینەیە یان ئەوش مەترسێکی ترە کە کورد لەوێ زۆرینە نییە ئەمە یەکێ لە کێشە هەرە گەورەکانم نامەوێت هەرتە ناو وڵامی خورمات ببەمەوە من وڵامی لە مندەلیەوە تا شنگال لەسەر ئەم پرسیارچکە پرسیارێکی زۆر گرنگە من ئومێدەوارم یەکێ لەو خاڵە هەرە گرنگانە کە بەدیقەتەوە سەرکردایەتی سیاسیتی بڕوانێ ئەم خاڵەیەکە ئەو پرسیاری کە تۆ وەروژانت ئەوەندەی من زانیاریم لەبەردەستا بێ من ناچمە ناو تەفاسیلچکە پێم باش نییە لە میدیا زۆر ڕوون من دایما واڵێم کاک حەسەن کە لەگەڵ فەرماندەیەکی سەربازی شەخساکەم ئەڵێم ئەو زانیاریەی پێویستە پێمانی بڵێ ئەوەی زیانە بۆ ئەمنی قەومیە بۆ کووردە بۆ ئەر شتێکە باسی مەکە و پێویستمان پێ کاکێت ئەگەر ڕێفراندۆم طبعا بەپێی ئەو زانیاریانە هەن ئەو ناوچانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ساچلی خاچی کوردستان پێگنێن و شکستێنانی هەموو گفتوگۆکانی حرەکەی کوردی لەسەر کەرکووک و ناوچانە بووە و ئەم خوێن و ئەنفال و هەڵەبجە و بارزان ئەوانە هەمووی لەسەر کەرکووک و ناوچانە بووە بۆیە بەڕاستی مجازفەیەشی زۆر گەورەیە بەم شێوەیە کە ئێستا هەیە جگە لە ناوەندی خانەقین جگە لە ناوەندی کەرکووک جگە لە ناوەندی قەزای شنگان بەپێی زانیاریەکانی من ئەگەر لەسەر ئەساسی زۆر و کەم بێ و کەمینە و زۆری نەبێت ئەگەر ڕێفراندۆمەکە بەو ئاراستەیە بێ و لەسەر ئەو بنەمایە بێ تەواوی شار و شارژەکانی ترە دۆڕین باش بەڵام ئەگەر ئەگەر وایدانی ئەم قسانە ئێستا تۆ لە لیژنەی باڵای ڕێفراندۆمی با بە گریمانەی مامەڵە بکەین جەنابتان لە بەردەم لە بەرامبەر لیژنەی باڵای ڕێفراندۆم دانیشتوون چیان پێڵێن لە ئێستا بیکەن من خاڵی هەرە گرنگ ئەوە خاڵی هەرە گرنگ دەڵێم نێو ماڵی کوردیەک بخەن پەرلەمانەکەتان کە ئەوە تا ئێمە دەچین بەڕێز کاک مەسعود و وەفدەکانی ئێمە سەرەتا دەچێتە پەرلەمانی وڵاتانی تر دەڵێن پەرلەمانەکەتان ئاوادانکەنەوە ماڵی خۆتان یەخەن وەکو دکتۆر باسی کرد ئەو ئیرادەیە لەوێوە دروستە بێ من پێم وایە ئەو ئیرادەیە هەبێ گەلی ئێمە ئەوەندە گەلێکی ئازا و خۆنەویست و قارەمانە ئەتوانی ئەم پرۆسەیەمانە بۆ سەرخە ئەمە خاڵێکی سەبارەت بە ئەو ناوچانیش کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن بەڕاستی ئەبێ لە خەڵکی ناوچەکان زۆر بە خێرایی دەیان لوجان لە شارەزا لە بواری ئامارە لە بواری گفتوگۆی سیاسیە لەگەڵ لایەنەکانی ترە و لەگەڵ هەڵسەنگاندنەکانە و دەبێ خاڵی هەرە گرنگە هەندێک بڕیار هەیە ئەمە کوردیدا و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت زۆر چاوەڕێی خەڵکی تر نەکەین بەڵام ئەبێ یەک دایرە بێت یەک باز نەبێ هەڵبژاردن بۆ ئەفون کە ڕاپرسیەکە ئەگەر لە ئاستی یەکەی ئیداریە بێ یعنی نەچنە ژێرباری ئەوەی کە ڕێفراندۆمێکی تایبەت و جیاواز هەڵەیەکی زۆر گەورەیە هەموو ناوچەکانە دۆڕێنین ئەو ناوەندی ئەو سێ شارە دەبین و هەمووی دەدۆڕێنین جا بۆیە بەڕاستی کە دۆڕانیشمان بە ئستفتا دۆڕانمان جارێکی تر نابێ داوای هەوێی ئەو شارانە بکەین و بەڕاستی ئەوەی کە کردمان ئەو ڕەنجە ئەو هەموو خوێنە هەمووی خاکوایی هەموو ئەو تێبینیانی خستوتانەتە ڕوو بە نظریاتی باروەربگیری سوپاس دەکەم کاک حەسەن دکتۆر ومێد بێمەوە لای جەنابەت دیسانەوە هەر سەبارەت بەو ناوچانە ئەم ناوچانە حاڵەتی تایبەتن تەنها کوردیتیانە زۆر گرنگە بۆ کورد لەم قۆناغەیە هەم لە ڕووە معنەویەکەوە و هەم لە ڕووە یاساییەکەشەوە کە دەنگی پێکاتە جیاوازەکانی تریش بەدەست بێنێ جیهانیش مامەڵەیەکی تری لەگەڵاکە کە ببینێ بۆ عەرەبێک یا زۆرینەی عەرەب پێی باشە کەرکووک کوردستانی بێت یان زۆرینەی نازانم تورکمان پێی باش بێت نازانم خورمات و بۆ نمونە کوردستانی بێت یا هەر پێکاتەیەکی تر کامە بە نسبەت خانەقینەوە کەمترە چونکە زۆرینەی کوردن بەڵام ئەو کێشەیە لەوێ بەو شێوەیە کەواتە ئەبێت چۆن مامەڵە بکرێت بۆەوەی دەنگی ئەوانیش سامن بکرێت نەک دەنگی کوردەکانیش لەدەست بێت
وڵا پێکاتێکی تر کە زۆر گرنگە لە کەرکووک باسی پێین چونکە ئێمە ئەگەر فرانتۆمەکە سەرکەوتوو بوو ئێمە بووین بە دەوڵەتیش لە کوردستان ئەبین بە دراوسەی عەرەبی سونە بە پلەی یەکەم و ئەبێ ئەمە بەڕاستی ئێمە زۆر یعنی تەرکیز لەسەر سونەکانی عێراق بکەین چونکە ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ عەرەبە سونەکانە هەیە. عەرەبە سونەکان مشکلێکی زۆر گەوریان هەیە لەگەڵ کوردە ئەویش ئەوەیە متمانیان بە خواستەکانی کورد نییە یعنی نازانن کورد چۆن مامەڵە لەگەڵ عەرەبە سونەکانە کە چۆن یعنی ئێستا سونەکان بەڕاستی بکەوتنەوەتە نێوان بەرداشی تەسەڵوتی شیعە ئەوەی کە مەسەن ئەوێ دیمۆگرافیای شارەکانیان بگۆڕێ ئەوێ شوناسی شارەکانیان بگۆڕێ یعنی بە هەر شێوەیەک لە شێوەکان و تموحی کوردیش لە چیایە و ئەوێ چۆن مامەڵە لەگەڵ سونەکانە بکە ئەوان تا ئەم لە حەزەیە من مشکلم لەگەڵ میکانزمی کارکردنی قیادەی سیاسی کوردایە کە بەردەوام خەریکی دروستکردنی کەسایەتی کارتوانیە حزبی کارتوانیە ئەمانە ڕاستیەکەی ئەو مەسەن بەعسیش کە ئەنفالیە کردوایی لەگەڵ کۆمەڵە جاشا چاوپێکەوتنیە کردی و دەمانە تەمسیلی کوردەکانەکەن کاکە ئەم مۆدێلە لە ئیشکردن و لە قسەکردن و لە تەمسیلکردنی کە پێکهاتەکان تەواو بووە بەڕاستی یعنی ئەبێ واز لەم مۆدێلە بێنین ئێستا هەندێک تەلەڤیزیۆنە بینم ئەچن دوو کەس لە شوێنێکەوە قوتەکەن و ئەمانش لەگەڵ ڕیفراندۆمان ئەمانی جوان ئەمە بەڕاستی هین ناکات ناتوانێت زەمانەتی پێکهاتەکان بکە بەقەدەرەوەی کە وەکو باسمان کرد ئەبێ یاسایەکە بێت کە زەمانەت بکە ئەبێ دانیشتنی جدی هەبێ ئەبێ گرنتی هەبێ کە ئەو پێکهاتانە لەگەڵ ئێمە یا تەعامولەکەن یان مامەڵەیان لەگەڵاکەن یعنی من پێم وایە ئەمە زۆر گرنگە لەگەڵ عەرەبە سونەکانە ئەم مەسەلەیەک لایکەینەوە و حیواری جدیان لەگەڵا بکەین و بگەڕێن بە دوای کارکتەرە بەهێزەکانیانەوە ئێستا سونە لە ئینتیخالاتی زۆر گەورەی سیاسیە یعنی هەر ڕۆژی وەچێکی تازەیە دەپێشەوە بەڵام ئێمە وەکو حیزبە سیاسەکان من دڵنیام لەوەی کە ئێستا ئەوان هەموو حیزبە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و دوور نییە گۆڕانیش ئەوەی کردووە کە بزانێ مەسیری ئەو ناوچەیە لە ڕووی دەنگدانەوە و شقام ئەو ناوچەیە چۆن دەنگەداوە دەنگەکان نسبەیان چەنە ڕاستە زۆر زەمان نییە بەڵام ڕەنگەن بە نزیکی دەستیان کەوت پێ ئێستا بچیتە مەکتەبی هەڵبژاردنیار حیزبێکیان لایەنە من دڵنیام لەوە بەڵام پێم وایە ئەم تێگەیشتن لە عەرەبی سونە چونکە ئەوان زۆر بە حەزەر مامەڵە لەگەڵەمایەکەن و پێشیان وایە کورد لە ئێستاە زۆر نزیکترە لەوان لە شیعەکانەوە چونکە ئەم ماوەیە یعنی کە شەڕی داعش بوو ئەوەی دەرخست کە سونەکان یعنی ئەو مەقولیان هێنایە پێشەوە کە داعشێکیان بە داعشێکی تر گۆڕیوەتەوە چونکە پیان وا بوو کە حەشدی شعبی ماڵوێرانەیەکی دروست کردووە کەمتر نییە لەوەی کە داعش پیانی کردووە بۆیە ئێستا بەڕاستی ئەوان مشکیلیان هەیە لەسەر شوناسێک کە پێ وترێ لە علمی سیاسەتا پێ وتێ شوناسی زەوی یعنی مشکی هەوی ئەرز زۆر ینی کێشەیەکی زۆر گەوریان هەیە لەگەڵ هەوی ئەرزە ئەبێ چۆن ئەمەش ئێستا تەحکومەکات بە یعنی موسڵیشیان بۆ گەڕاوەتەوە بەڵام موسڵ وێرانەیە بڵێ لەبەرەوە یعنی من بەڕاستی بەلامەوە گرنگە ئێمە تەرکیزیش بکەین لەسەر عەرەبە سونەکان و زەماناتیان پێ بدەین و حیواری جدیان لەگەڵا بکەین لەگەڵ ینی کاکەسان ئاماژەی تۆ پێت باشە کە لە ئاستی سەرکردە لەس ئاستی قیادەی کوردستان بچنە پێشەوە لەگەڵیان دانیشن بەڵام من نەکار لەسەر ئاستی ناوخۆی عێراق ینی سونەکانی عێراق تەنها ئیعاز لە ناو شقامی سونیەوە وەرناگرن ینی ئیعاز لە خەلیجەوە وەرەگرن ئیعاز لە هەندێک دەوڵەتی ترەوە وەرەگرن لە تورکیاوە وەرەگرن بۆیە گرنگە ینی ئەم زەمانەتە ئێوە ئەزانن ینی مؤتەمەرێک لە 15 مانگ لە هەولێر کرا بۆ سونەکان قەرار بوو مؤتەمەرێکی تر لە بەخا بکرێ بۆ سونەکان کە کرد بوونە لە ناو یەکتریە یعنی ئەوان ئێستا پیان وایە ئەمان ئێستا خۆراهێشی زۆر ئامادەکراون هەموو هێزەکانی تر خەریکی خواردنی ئەوان بەڵێ ینی واشە بە فعلی و لە واقعە ئەوە ڕەنگی داوەتەوە بۆیە گرنگە حیوار لەگەڵ ینی دەوڵەتانی هەرێمی خەلاوازیان خاڵی هێزە بۆ کوردستان کاتوان استقلالیکە پێم وایە خاڵی هێزە کاک یادگار ئێستا مەسەلەیەکی تری زۆر گرنگ هەیە لە ڕووی ئەمنیەوە ئێمە وەکو کاکاوەش باسی کرد هیچێک لە زەمانەکانی ئێمە لە 2023 و بۆ ئێستا ئەوە بووە کە پێشمەرگە نەک پارێزەری کورد بووە پارێزەری هەموو پێکاتەکان بووە بەڵێ ئێستش حاویجە من بابزانم لە پێرێ بوو کە سونەکانی کەرکووک جێگری سەرۆکی جێگری پارێزگاری کەرکووک کۆنگرێکی ڕۆژنامەنووسی لەگەڵ عشیرەتەکانی کەرکووک بەس داوای ئەوەی کرد کە کورد بەشدار بێ لە ڕزگارکردنی حەویجەیە چونکە پیان وایە کە کورد پارێزەرترە و کورد زیاتر پەیمانی دژی داعشی شەڕای وایە کە بێ کورد بەشدار بەڵێ لەبەرەوە سونەکان هەست بەمە ئەکەن لەبەرەوەی کە لە دەسەڵاتانی جارێ
بەڵام تۆ بەڕاستی ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە زمانێکی قانونی بدۆزیتەوە و ینی کەفیلەکە تەنها ئەوە نییە کە تەنها حیوارکەی تەنها لەگەڵیانە گفتوگۆ بکەیت تەنها لە ڕووی با بڵین وەکو سینارۆ هەندێک خەڵکیان بێنیتە پێشەوە ئەمانە پێم وایە غەڵەتن ئەگەر ئێمە بیکەین. سپاس دەکەم دکتۆر. تقریبا کەمتر لە 6 خولەکەم ماوە ئەگەر ڕێکی 2 خولەک کۆتا قسەکان و پەیامەکانی خۆتان بگەن کاکاوە مەبەسمە جەنابتان لە کەرکووکن هەر بە نسبەت ڕێژەی کورد و پێکاتەکانی ترەوە ینی من زانیاریەکم بیستووە هیوادارم تۆ پشتڕاستم پرسی بکەیتەوە ئەگەر وایە و ئەگەر وانە ئەوترێت ئیقبالی لایەنەکان پێکاتەکانی تر بۆ بایۆمەتری و ناونووسکردنی خۆیان و ئەم شتانە زۆر زیاترن لە کورد تا چەندەوە بە پێچوانەوە باش من وتم شەقامی کوردی ئامادەیە تەفاسیلەکان ناکری وردەکارەکان ناوەترێ ئەوە هێڵینەوە بۆ داهاتوو و ئەم شەرەفێکی گەورە زیاتر بۆ خەڵکی کەرکووکی خۆیەتی کە ئەو حەماسی تایەوە ئەو سیستەمی بایۆمەتری و بەشداریەکەی تایە وردەکارەکان هەڵبژاردن داوای لەبوور نەکەم ناچم ناو تەفاسی بەڵام یەکشی بە جەنابتان دەڵێم چەرچیل قسەیەکی جوانی هێڵێ ئەو کەسێک کە زۆر احتیاتەکە هیچ بەدەست نایەنێ و کەسێک کە مجازیفا ئەکا سەرکەوتنی گەورە بۆ ئەوە هەچەند ئێمە تێگەیشتنەوە بەڵێ نەمان لە سەرکردایەتی وەرگرتووە سەرکردایەتی کورد کە مجازیفە ناکرێت بە مەسیری نەتەوەیەکەوە بەڵام کورد لە کەرکووک بێجگە لە تعریب و شتانە و هەموو شتێک ئەتوانن تەنها ئەو چەند پۆستە سیادی کە ژماری 5 دەسەوەلانێ لە پێکهاتەی بەڕێوەبرایەتیەکان بە تێگەڕا لە شەریکەی نەوت و سەحە و فەرمانبەرانە ئەتوانن بڵێم لە کەمتر لە 8 بە 7 واتە ئێمە ڕاستە بە قەبارە و بە حەجم ئێمە ئەومان هیچ کاتێ بەراورد نەکردو چی لە چی بکو ئەوەی کورد خاڵی بەهێزی کورد ئەو پێکەوە ژیانەیە داڵدەدانی 1,800 ئاوارەی سونە و بگرێت لەوانەی سووریاشی تیا هاتبێ ئێمە خاڵی بەهێزمانەیە ئێمە تەقبولی ئەو کەمینیەشمان کرد لەسەر جەم بەڕێوەبرایەتەکان لە پێناو پێکەوە ژیان زۆر جارش لەوانەیە ئەو گلەیەمان لە خۆمان کرد ئێمە بۆچی بەرامبەر بە نەتەوەکانی تر و پێکاتەکان تر بەم شێوە حەنانی لەوانەیە زۆر جار لەناو خۆمانە کەمتر من بۆ یەک شتەکان بدەن بەڵام من بۆ خەڵکی کوردستان ڕوون پێم خۆشە مژدەیان پێ ڕابگەێنم لە چەند ڕۆژی ئایندا هەواڵی خۆش بەڕێوەیە و دەست پێشخەری باشە کرد و ئینشەڵڵا پەرلەمان بە دەوری خۆی هەڵەسێ و ئەو خلافە سیاسیان ئەتوانین بیهێڵینە دوای ئەوەی کە لە ڕەهەندە نیشتیمانەکان دەکرێت ئەو سیراعانە دوای ئەوە بێ و پێکهاتێ هەند پشتگیری ڕێیەکەی کاک دکتۆرەکەم دکتۆرێک کەوتی ئێمە دەبێت لەگەڵ شەقامی تورکمانی و وجههای حەقی تورکمان نەک ئەو لایەنانەی کە تێبینیان لەسەر هەرچەند هەموو لایەنی سیاسی حەجمی خۆی جێڕێزی زۆر سپاس دەکەم کاک حەسەن جەنابیشتان هەر لە کەمتر لە 2 خولەکە ڕای خۆتم پێ بڵێ کاکاوتی لە چەند ڕۆژی داهاتووە مژدە ئەبێت و پەرلەمان بەکارەکانی خۆی هەڵەسێت کاتێکە لایەنەکان هیچ لایەنێک لایەنی کوردستان شی ڕێفراندۆمی سەربەخۆیی نەبووە هەمووی ئەڵێت ئەگەر پەرلەمان کارە ئێمەشی ئەگەر ئەوە وابێ ئەوە هەموویانی تیان یەکەم هەنگاویان بە نسبەت ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمەوە ئەبێت چی بێت هەموو لایەنەکان یەکەم هەنگاو دەبێت خۆیان مەیدانیان بێنە و ناوچانە و لەگەڵ خەڵکی ئەو ناوچانە لە ڕووی ئامارەوە چۆنێتی پێکاتن لەگەڵ پێکاتەکانی تر و دیراسەکردنی ئەو بارودۆخە من یە خاڵێ زۆر گرنگەیە باسمان نەکرد بەڕاستی دەرفەت نەبوو لای منیش حەشدی شعبی نووسی بوو بەڵام دەرفەت جگە لە حەشدی شعبی یعنی ئێستاکە بەشێکی لەو ناوچایە لەژێر دەستی هێزی پێشمەرگانیە بە پێ و زانیاریانی کە لەبەردەستی منە لە سا چلی خاکی شنگال و قەزای شنگال لەبەردەستی حەشدی شعبیایە لە خورماتوو ناحیەکانی سلێمانبەگ و ئاملی و بەشێک لە شارەکە لەژێر دەستی ئەوانایە لە کەرکووک بەشێکی لەژێر دەستی داعشایە و تازە و مجموعەیە شاری لەوێ سعدیە و مندەلی ئەوانە لەژێر دەستی حەشدایە بۆیە بەڕاستی کێشەکان لەوێ زۆر لەوە گەورەترن کە منەی بینم مەیدانیە لەوێن ئەگەر بین بەراوردیکەین بەو هەنگاوە گەورەیە کە ئینین بۆیە دەبێ خێرا بکەین و ماڵی کورد یەک نەخرێتەوە پەرلەمان کارا نەکرێتەوە ئاشتەواییەکی خێرا و بەپەلە دروست نەبێت لە کوردستان هەموو ئەو پرۆسانی کە لەوێ هەن من پێم وایە قورسە ڕۆن و ڕەنگە زیادمان پێ بگەین بۆیە پێویستە لێرەوە دەستی پێ بکەین و بە تۆبزی لە سلێمانی هەولێر و دۆ کێمە کێشەمان نییە ئێمە لە کەرکووک و خورمات و خانەقین و شنگال و دبس و مەخمونای کێشەمانەیە بۆیە دەبێ دوای ئەوەی یەک ڕیزیەکە دروستە بێ دوای ئەوەی ئاوێک بەم ئاگری کە لە کوردستانە لە نێوان هەندێک لە هێزە سیاسەکانەیە مەیدانیان بێنە ئەوێ بە هەمومان کار بۆ بخەین پرۆسەکە لەوێ سەر بخەین. زۆر سپاس دەکەم کاک حەسەن دکتۆر ئومێد کاتی پرسیارم نەماوە دوا پەیامی خۆت سەبارەت بە ڕێفراندۆم لەو ناوچانە و ڕووی دەمیشت لە سەرکردایەتی سیاسی کورد. وەڵام پێم وایە پێشمەرگە سنوورێکی واقعی بۆ ناوچە دابڕێنراوەکان دروست کرد. ئەبێ لە ڕووی سیاسیشەوە بە تێڕایینی من لە ڕووی سیاسیەوە سنوورێکی تاوازە بۆ ناوچە کوردستانەکان دروستکەینەوە کە ئەو سنوورەی بەپێی ئەحسا و سەرژمێری ئەوانم پێم وایە کۆتایی هاتووە
شتیوە نەممکینە و نەممکنیش ئەبێ لە ئایندەیە بکرێ ئەم ئیسیفتایە ئەگەر کرا و سەرکەوتوو بوو بۆ میکانزمانی کە باسمان کرد ئەبێ سنوورێکی تازەی سیاسی و هەوەیەکی تازە بۆ ناچوتابڕێنراوەکان دروست کاتەوە کە کورد لەوە زیاتری ناوێ و پێویستیشی پێ نییە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئومێد ڕەفیق، زۆر سپاس بۆ کاک حەسەن بارام، زۆر سپاس بۆ کاکاوە ئەحمەد، سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی بەو هیوایی کە تێبینیەکانتان ئەو خاڵانەی ئاماژەتان پێدا پێشنیازەکانتان بە نظری اعتیبار وەربگیرێت و چکە هەمووی لە بەرژەوەندی سەرخستنی پرۆسەی ڕێفراندۆمە و لە بەرژەوەندی یەکخستنی زیاتری نێوماڵی کوردە. سوپاسانەکەم بەڵێ بینەرانی ئەزیز، وێنە گەورەکە لێرە کۆتایی دێت. ئەمەوەتان پێ بڵم ڕەنگە ئەمە دوایین ئەڵلقەی وێنە گەورەکە بێت لێرە بە دووە 5 ڕۆژی هەفتە لە بەرنمەیەکی تر من لە خزمەتان نابم. ڕێزیادگار فایق و تەواوی ئەم ستافە جوان و ماندوونە ناسە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن. دووبارە سوپاس بۆ کاکاوە لە کەرکووکەواتە بوو، سوپاس بۆ کاک حەسەنیشکە لە دووزەواتە بوو، سوپاس بۆ دکتۆریشکە ئەرکی کێشە. تا بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان لەگەڵ کوردستان هەمیشە ئاوەدانات. خۆشە.